ئێمە دیارە لەسەر داواکاری مەڵبەندی سۆران بووە، بەڵام لەسەر ئەرچی هەڤاڵ دەرباز ئەو خواردەمەنیە دابین کراوە. جارێکی تر سوپاس یەکەین کە خوێندنەوەی هەبوو بۆ سنوورەکەمان بۆ ئەو خەڵکە هەژارە کە لەو ناوچەیە خەڵکی کورتپەروەر، خەڵکی شۆڕژێر بتوانین لە ڕۆژێکی ئاوا هاوکاریان بکەین. ئێمە وەکو یەکێتی ژیان و گیانی دانیشتوانی خۆمان بەلاوە گرینگە، هەر بۆیەش هاتووین بۆ ئەوەی ئێمە چۆن لە ناو خەڵک هەڵقوڵین یەکێتی نیشتیمانی کوردستان لەو سنوورە دروست بووە بەلایەوە گرینگە لە ئاخیر کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی و هاوسەرۆکانی یەکێتی بڕیاریاندا کاری لە پێشینەو یەکەممان ژیانی هاوڵاتیان بی. ئێمە ئامادەین لە مەڵبەندی سۆران هەم بارەگای سەرەکی مەڵبەند هەم کۆمیتەکانیشمان بخەینە خزمەت حکوومەتی هەرێم و وەزارەتی تەندروستی ئەگەر پێویستیان پێبوو بۆ ئەوەی وەکو بنکەیەکی تەندروستی بەکاری بهێنن یان وەکو بنکەیەک بۆ کەرەنتینەکردنی ئەو هاوڵاتیانەی کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بن هەتا چاکە بنەوە. واتە ئێمە بە بارەگا ئامادەین، بە خواردەمەنی ئامادەین، بە موادی تەندروستی و کاروانی تری خواردەمەنیشمان لە داهاتوو لە ڕێی ڕێکخراویمان بۆ دێت هەر ئامادەین، چونکە بەلامانەوە گرینگە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا خزمەت بە دانیشتوان، خزمەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان، خزمەت بە ناوچەکەی خۆمان بکەین.